مامۆستای برادری ئافرەتم زۆر هەیە، یعنی ئەوانە الحەمدوللا وەکو توونە نەسحەتم دەکەن لە زۆر شتەکان. ئێستا ماوەکانی ئەو لێ بەمنیان گوت ڕسمی پرۆفایلەکەت بگۆڕە، چونکە ئەو ئێستا حالیان ڕسمی خۆمە، گوتیان بیگۆڕە، گوتیان مادەم نیقاب بووی بیگۆڕە، ئەجا بیگۆڕم یان هەر یان مشکلە نییە. لایبەن نەڕسمی خۆت نەڕسمی هیچ ئافرەتێکی تر لەسەر پرۆفایلەکانتان دامەنێن خوشکە گەورەکەم. ئەوە ڕسمی خۆمە، ینی ئافرەتە شکل نییە. ئەوەلەن جائیز نییە خوشکەکەم، لەبەر ئەوە ئەمە خۆت ئەزانی ئێستا حالیان بەرنامەیە پێیا بووە، ئەمە حەزەکەم هەموو لایەکان ئاگادار کەمەوە تخوا. ئێستا حالیان بەرنامەیەک پێیا بۆ پێوتێ لە ضمنی دەستکردی زیرەکدایە، باشە ئەم محتەوایە ئەگەر ژن و پیاوە بوون و نەبەیەکەوە ڕسمیان بڵاو بوو بێتەوە، یان ئافرەتێ بە تەنیا ڕسمی دانابێت، پیاوێکە هێنن لە تەنیشتێوە دای ئەنێن، دوایی ڤیدۆکە ئەکەن، ینی ڕسمەکان ئەکەن بە ڤیدۆ، ئیتر ئەو دوانە باوش لە یەکە دەن و ئیتر ئەوەی کەوا شیاو نییە ئیکەن لەگەڵ یەکتریە. بۆیە ئەگەر خۆت لە سۆشیال میدیایە بینی ئاواتیان لێ کرد، ئەوە ینی چۆن بڵێ یەک تاوانەکەی بەرخۆت ئەکەوێت، لەبەر ئەوە ئافرەت چۆن ئەبێ ڕسمی وێنەی خۆی بڵاو کاتەوە. تۆ لە سەردەمێکە ئەژی تۆن و دەنگی سەڵتی تۆ ئەبەن دەستکاری پێ دەستکاریەکەن، وێنەی تۆ ئەبەن ئەیکەنە ڤیدۆ، شتی خراپی پێ دروستەکەن. بۆیە زۆر وریابن، زۆر وریابن، بە تایبەت ئافرەتان وێنە و ڤیدۆی خۆتان بە هیچ شێوازێ بڵاو مەکەنەوە. ئەوانەشی کەوا هاوسەرگیریان کردووە ئەبینن لەمە بەدواوە بزانە چی لەو ڤیدۆیانە ئەکرێت، تهدیدی زۆر خانەوادە و عایلەی کورد ئەکرێت لەمە بەدواوە. خۆتیشان عنی متابعی سۆشیال میدیا ئەکەن، بە تایبەت ئەپی تیکتۆک بەرنامەیەکی دەستکردی زیرەک هاتووە، وێنەکان ئەکاتە ڤیدۆ و باوش لە یەکتری ئەدەن و ئەوەی کەوا ناشیاوە ئەیکەن و ئەیکەنە بازاڕەوە. ئەمە من ئێڵێم بەچی ئەو بەقسەم ناکەم.